إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إيمان داران، سلام و رحمة و مهرباني خدای پروردگار برجه بسر همولاک ماندام. خدای پروردگار بلطف و کرم خوی قلمی عفو بین بسر گناه و تاوان ماندا و بمان گیره لبند راستقینکانی خوی. خدای پروردگار دەرفەتی لێخۆشبوون بۆ بەندەکانی دەڕەخسێنێت بۆ ئەوەی کە لێمان خۆش بێت. خوای پەروەردگار حەز بە لێخۆشبوونی بەندەکانی دەکات. پێی خۆشە بەندەکان بگەڕێنەوە بۆ لای، پێی خۆشەتەوە بۆ پەشیمانی دەرببڕن. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم: خوای پەروەردگار لە شەوێدا دەستی واڵایە بۆ ئەوەی کە ئینسان لە ڕۆژێدا گوناه و تاوانێک دەکات بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەنجا لە ڕۆژێدا هەمیشە دەستی واڵایە و هەمیشە دەرگای کراوەیە بۆ ئەوەی ئەگەر ئینسان لە شەودا خواپەناماندا گوناه و تاوانێک بکات بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. حتى تطلع الشمس من مغربها، هەتا وەکو ڕۆژ لە ڕۆژ ئاواوە هەڵدێت کە ئەو کاتە تەوبە قبوڵ نابێت، هەتا وەکو ئەو کاتە خوای پەروەردگار دەرگای کراوەیە بە شەو بە ڕۆژ بۆ بەندەکانی. حەز دەکا کە لێمان خۆش بێت. خوای پەروەردگار خۆشحاڵە بەوەی کە بەندەکان دەگەڕێنەوە بۆ لای بەوەی کە تەوبە و پەشیمانی دەردەبڕن. بۆیە خوای پەروەردگار هەمیشە دەرفەت بۆ بەندەکانی دەڕەخسێنێت. چەند ڕۆژانێک مانگ و هەفتەمان بۆ دێنێتە پێش بۆ ئەوەی کە لەو ڕۆژە پیرۆزانەدا کە لێخۆشبوون و ڕەحمەتی خوای گەورەدا دەبەزێت، بەوەی کە خوای پەروەردگار لە بەندەکانی خۆش دەبێت، دەرفەتمان بۆ دەڕەخسێنێ بۆ ئەوەی ئێمەش بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، چونکە خوای پەروەردگار حەز بە لێخۆشبوونی بەندەکانی دەکات. بۆیە کورتەیەک لەسەر گەورەیی دەڕۆژی ذیلحیجە بەگشتی باز دەکەین کە ئەو دەڕۆژانە دەڕۆژی زۆر پیرۆزن. ئەو دەڕۆژانە ڕەحمەتی خوای پەروەردگار دێتە خوار. ئەو دەڕۆژانە لێخۆشبوونی خوای پەروەردگار بۆ بەندەکان دێتە خوار. ئەو دەڕۆژانە دەڕۆژی زۆر پیرۆزن. پێویستە ئینسان ئەو دەڕۆژانە لە کیز نەدات و ئەو دەڕۆژانە لە هەرچی کار و کردەوەی چاکە پێی دەکرێت ئەنجامی بدات. خوای پەروەردگار سوێن دەخوا بەو دەڕۆژانە، دەفەرمێ: وەالفەجر وەلەیال عەشر وەلەیال عەشر. هەروەکو ئیبن عەباس و موجاهید و غەیری ئەوانیش گوتویانە بەبەس لەو دەڕۆژانە بریتیە لە دەشە و دەڕۆژی ذیلحیجە کە خوای پەروەردگار سوێندی پێخواردووە. ئەنجا کە سوێندی پێخواردووە مانای وایە کە ئەو دەڕۆژانە، ئەو دەشەوانە کە لەو دەڕۆژانەی ذیلحیجەن، ئەو دەڕۆژانە زۆر پیرۆزن. پێویستە ئینسان هەرچی پێی دەکرێت لە کار و کردەوە و عەمەلی ساڵح تێیدا ئەنجام بدات. ابن عباس لفرمایشتی صحیحدا بۆمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی: ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه الأيام. حج ڕۆژێک بەقەد ئەو دەڕۆژە کار و کردەوەی چاکە لە لای خوای پەروەردگار خۆشەویست نییە. گوتیان: ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم، تەنانەت تێکۆشان و جیهاد و جەنگکردنیش لە پێناوی خوای پەروەردگاردا
فەرمووی بەڵێ جیهاد و تێکۆشانیش لە پێناوی خوای پەروەردگاردا تەنها ئینسانێک کە بۆ خۆی و ماڵەکەی بڕوات بۆ تێکۆشان نەگەڕێتەوە نە بۆ خۆی و نە ماڵەکەشی نەگەڕێتەوە مەگەم ئەو کەسە دەنا کار و کردەوەی ئەو دە ڕۆژانە لە لای خوای پەروەردگار لە هەموو کار و کردەوەیەک خۆشەویستترە. بۆچی ئەو دە ڕۆژانە هێندە پیرۆزن؟ هەروەکو ئیبن حەجەر باسی کردووە لەبەر ئەوەی هەرچی عیبادەتە گەورەکان هەیە ڕوکنەکانی ئیسلام لەو دە ڕۆژانەدا کۆ دەبنەوە لە نوێشکردن لە ڕۆژوکردن کە ئینسان ئەگەر پێی بکرێ بە تایبەت لە ڕۆژی عەرەفەدا بە ڕۆژوو بێ سونەتێکی گەورەیە و هەروەها لە حەجکردن و هەروەها لە سەدەقات و هەروەها لە ڕۆژی جەژن لەبەر ئەوە ئەو ڕۆژانە حەجیان تێدا دەکرێت کە ڕوکنێکی ئیسلامە و پایەیەکی زۆر گەورەیە و وەمانا و مەبەست و حیکمەتی زۆر گەورەی تێدان بۆیە ئەو دە ڕۆژانە ئەوەندە گەورەنە و ئەوەندە خۆشەویستە لە لای خوای پەروەردگار. بۆیە ئیبن عومەر بمان دەگەڕێتەوە کە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم ما من أيام أعظم عند الله ولا أحب إليه من العمل فيهن. ئالەو دە ڕۆژانەدا هیچ کار و کردەوەی ئەو دە ڕۆژانە هیچ ڕۆژێک گەورەتر نییە لە لای خوای پەروەردگار لەو دە ڕۆژانەدا. ئەنجا هیچ کارێک خۆشەویستتر نییە کە ئینسان لەو دە ڕۆژانەدا کار و کردەوەی چاکە بکات لە لای خوای پەروەردگار. ئەو دە ڕۆژانە زۆر گەورن، کار و کردەوەی چاکەش تەیاندا زۆر گەورەیە و لە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویستە. ئینسان چی بکات لەو دە ڕۆژانەدا؟ یەکەمین شت بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. بۆچی؟ چونکە خوای گەورە لەو دە ڕۆژانەدا بەتایبەت لە ڕۆژی عەرەفە لە زۆرترینی بەندەکان خۆش دەبێت. لێ خۆشبوونی خوای پەروەردگار دێتە خوار، ڕەحمەت و بەزەیی خوای پەروەردگار بۆ بەندەکان دێتە خوار و دادەبەزێت. ئینسان یەکەم شت ڕوو لە خوای پەروەردگار بکات، چونکە ئینسان ڕووی دڵی لە خوانەکات هەرچی بیکە بە کەڵک نایێت بەڕێزان. بۆیە ئینسان پێویستە بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەنجا لە هەرچی لە زیکر و یادی خوای پەروەردگار پێی دەکرێت لەو دە ڕۆژانەدا ئەنجامی بدات. لە هەرچی کار و کردەوەی چاکە پێی دەکرێت ئەنجامی بدات. لە هەرچی خێر و سەدەقات هەیە کە لەو دە ڕۆژانەدا ئینسان پێی دەکرێت ئەنجامی بدات. خوای گەورە دەفەرمێ وەیەذکوڕ اسم الله فی ئەیام معلومات. ئەیام معلومات بریتیە لەو دە ڕۆژە ئینسان پێویستە زیکر و یادی خوای گەورەی تێدا بکات، عملی ساڵح و کار و کردەوەی چاکەی تێدا بکات، ئەوەی کە پێی دەکرێت چونکە ئەو دە ڕۆژانە زۆر گەورن، کار و کردەوەش لەو دە ڕۆژانەدا لە لای خوای پەروەردگار زۆر خۆشەویستە. ئەنجا گەورەی ڕۆژی عەرەفە بەتایبەت لەو دە ڕۆژەیەدا، ئەو ڕۆژەیە کە ڕۆژی عەرەفەیە کە ڕۆژی وەستانی حاجیەکانە لە کێوی عەرەفە، ئەو ڕۆژەش فەزڵێکی زۆر گەورەی هەیە لەو دە ڕۆژانەدا و هەروەها ڕۆژێکی زۆر گەورەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا کە ئیمامی موسلیم ڕیواەتی کردووە دەفەرمێت ما من يوم أكثر من أن يعتق الله فيه عبدا من النار. خوای پەروەردگار هیچ ڕۆژێک بەقەد ئەو ڕۆژە کە ڕۆژی عەرەفەیە بەندەکانی ئازاد ناکات لە ئاگر و لێیان خۆش نابێت. واتە لەو ڕۆژەدا خوای پەروەردگار لە زۆرترینی بەندەکانی خۆش دەبێت. ئەو ڕۆژە کە ڕۆژی عەرەفەیە خوای پەروەردگار کەما یەلیق بجەلالیه لە بەندەکانی نیزێک دەبێتەوە. ئەنجا خوای پەروەردگار شانازی دەکا بەو بەندانەی کە ڕاوەستاون کە وەستاون لە کێوی عەرەفە کە بۆ ئەنجامدانی حەج، بۆ ئەنجامدانی ڕوکنێکی ئیسلام ڕاوەستاون و ڕوویان لە خوای گەورە کردووە، لە لای فریشتەکان شانازیان پێوە دەکات، دەفەرمێ ئەوە بەندەکانم ئەو ڕۆهاتون لێرە وەستاون بەسەر و قژی تۆزاویەوە چیان دەوێت و بۆچی وەستاون. بێگومان خوای پەروەردگار دەزانێت بۆچی وەستاون، بەڵام بۆ ئەوەی ئێمە هاندات، بۆ ئەوەی ئێمە تێبگەین کە ئەو ڕۆژە چەند گەورەیە. خوای پەروەردگار وەختێک بەندەکان دەوەستن و داوای لێ دەکەن، وەختێک بەندەکان ڕاوەستاون بۆ جێبەجێکردنی ڕوکنێکی ئیسلام، ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر گەورەیە و هەروەها لێ خۆشبوونی خوای پەروەردگار بۆ بەندەکان دادەبەزێت. بۆیە یەکێک لە زانایان دەفەرمێ ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە خوای پەروەردگار لەو بەندانە خۆش بووە، چونکە خوای گەورە کە شانازیان پێوە دەکات، شانازی بە کەسێکەوە ناکات کە ئینسانێکی گوناهبار و تاوانبار بێت و ڕووی لە خوای گەورە نەبێت. بۆیە ئینسان چی بکات لەو ڕۆژەیەدا بەتایبەت کە ڕۆژی عەرەفەیە؟ هەندێک ئاداب هەیە کە بە کورتی باس لە ئادابەکانی ڕۆژی عەرەفە بکەین.
یەکەم ئینسان پێی دڵخۆش بێت زۆر یادی خوای پەروەردگار بکات. بۆچی؟ چونکە ڕەحمەتی خوای گەورە دێتە خوار، چونکە خوای گەورە لە بەندەکان خۆش دەبێت لەو ڕۆژەیەدا. بێگومان دەبێت ئینسانیش بە ڕەحمەت و بەزەی و لێ خۆشبوونی خوای پەروەردگار دڵخۆش بێت، چونکە ئەو ڕۆژە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم زۆر خۆشەویستە لە لای خوای پەروەردگار. فەرمووی فأكثروا فيهن من التهليل والتكبير والتحميد. لەو ڕۆژەیەدا زۆر لا إله إلا الله بکەن، لەو ڕۆژەیەدا زۆر الله ئەکبەر بکەن، لەو ڕۆژەیەدا زۆر الحەمد لله بکەن، ذیکر یادی خوای گەورە بکەن ئەوەندەی کە پێتان دەکرێت، چونکە ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر گەورەیە. دوام لە ئادابەکانی ئەو ڕۆژە ئەوەیە کە ئینسان بتوانێت تێیدا بە ڕۆژوو بێت. لەو دە ڕۆژە هەرچەندی ئینسان بتوانێت، بەڵام بە تایبەت ڕۆژی عەرەفە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئومێد وایە کە گوناهی ساڵێکی ڕابردوو و هەروەها ساڵێکی داهاتوو لە ئینسان پاک دەکاتەوە، واتە گوناه و تاوانەکان ڕۆژ دەکاتەوە. تەبعاً گوناه و تاوانی گچکە، نە گوناه و تاوانی گەورە یاخود حەقی خەڵک. سێهەم ئینسان دڵخۆش بێت، چونکە ئەو ڕۆژە ڕۆژی سوپاسگوزاریە. جوولەکەیەک دێتە لای ئیمامی عومەر پێی دەڵێت ئەی عومەر، ئاەتێک لە کتابەکەی ئێوەدا هەیە، ئەگەر ئەو ئاەتە لە لای ئێمە هەبوایە هەموو ڕۆژێکی ئەو ساڵەمان دەکردە جەژن. گوتی کام ئاەتەیە؟ فەرمووی ئەو ئاەتەی کە خوای گەورە دەفەرمێت اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا. کە باز لەوە دەکات کە خوای پەروەردگار دەفەرمێ ئەوڕۆ دینەکەتانم بۆ تەواو کردن، نیعمەتی خۆم بەسەردا ڕشتن، کە ئەو دینە نیعمەت و بەرەکەتە بۆ جیهان و بۆ مرۆڤایەتی، و خوای گەورە ڕازیە بەوەی کە ئیسلام دین و بەرنامەمان بێت. ئیمامی عومەر فەرمووی دەزانم کە ئەو ئاەتە لەکوێ دابەزیوە؟ لە ڕۆژی عەرەفەدا، لە چیای عەرەفە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەستا بوو لە ڕۆژی هەینیدا بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ئاەتە دابەزیوە، کەواتە ئەو ڕۆژە ڕۆژی ئەوەیە کە ئینسان سوپاسی خوای پەروەردگار بکات. ئەو ئاەتە مبارەکە لەو ڕۆژە پیرۆزەیەدا هاتۆتە خوار بۆ سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەو ڕۆژە ڕۆژی دوعاکردن و پاڕانەوەیە. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێن صلی الله علیه وسلم خەیر الدعاء دعاء یوم عەرەفە. چاکترین پاڕانەوە و دوعاکردن بریتیە لە دوعاکردنی ڕۆژی عەرەفە، چونکە ڕۆژێکی زۆر گەورەیە، چونکە خوای گەورە لە ئینسانەکان خۆش دەبێت و ڕەحمەتی خوای گەورە دێتە خوار بۆ بەندەکان. و پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم چاکترین شت کە من و پێغەمبەرانی پێش من وتوێتیان ئەوەیە کە ئینسان زۆر ئەو زیکرەیە بڵێت لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. كأو كلمة كلمة توحيدا وكلمة نفي شرك لبرانبر خواي پروردگار دا إنسان أو دعايا وهروها أو ذكرية بخواني ذكريكي زور قوريا. بويا ابن عبد البر فرميت بەڕاستی ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەو ڕۆژە زۆر خاوەنی فەزڵە. ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر گەورەیە کە ڕۆژی عەرەفەیە. بۆیە بەگشتی ئەو دە ڕۆژانەی ذیل حیجە بەڕێزان زۆر گەورن و زۆر خۆشەویستن لە لای خوای پەروەردگار. ئینسان هەرچی کە پێی دەکرێت لە کار و کردەوەی چاکە ئەنجامی بدات، ئەوە کارێکی زۆر باش دەکات و لە لای خوای پەروەردگار ئەو کار و کردەوەیە زۆر خۆشەویستە. کەواتە لە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتەدا دەگەینە ئەو نەتیجەیە کە بڵێن بەڕاستی ساتەکانی ژیان بۆ ئینسان دەرفەتن بەڕێزان. ئەو ڕۆژانەی کە خوای گەورە بە ئینسانی داوە، ئەو تەمەن و عومرە دەرفەتە، ئەو ڕۆژە پیرۆزانە دەرفەتن با لە کیسمان نەچن، چونکە کە ڕۆیش جارێکی دیکە ناگەڕێتەوە. ئیغتەنیم خەمسەن قەبلە خەمسین، کاکە وەریا بە ئاگات لێبێ وحياتك قبل موتك ژیانت ساتەکانی ژیانت بە دەرفەت بزانە پێش ئەوەی کە بمری. ئەو ڕۆژانە دێن با لە دەستمان نەچێت، کار و کردەوەی چاکیان تێدا نەکەین، جارێکی دیکە ئەو ڕۆژانە ناگەڕێنەوە. کێ دەڵێ ساڵێکی دیکە دەگەینەوە ئەو ڕۆژانە کە ئەو ڕۆژە پیرۆزانە و کار و کردەوەی چاکیان تێدا بکەین. کەواتە ژیان دەرفەتە، با ئینسان سوود لەو دەرفەتانە ببینێ کە خوای پەروەردگار بۆ ئینسان دەیان هێنێت، بۆ ئەوەی کە ئینسان ڕوو بکاتە خوای گەورە، چونکە خوا حەز دەکا کە لە بەندەکانی خۆش بێت. خوای گەورە حەز دەکا کە ئێمە بگەڕینەوە بۆ لای خوای پەروەردگار.
ئەنجا خوای پەروەردگار حەز بە لێخۆشبوونی بەندەکانی دەکات با ئێمەش چاکتر ڕوو بکەینە خوای گەورە. خوای گەورە ڕەحمەتی خۆی دادەبەزێنێت با ئێمەش ڕووی دڵمان بکەینە خوای گەورە، با ئێمەش بەرەو خوای پەروەردگار بڕۆین، با ئێمەش تەوبە و ئیستیغفار بکەین بۆ لای خوای پەروەردگار. چونکە بەڕاستی هەر کەسێک نەگەڕێتەوە، هەر کەسێک ڕووی دڵی لە خوای گەورە نەکات، بەڕاستی هەر خۆی زەرە دەکات و تەمەن و ژیانەکەش دەڕوا و ئەو ڕۆژانەش دەڕۆن، بەڕاستی ئینسان لەو ڕۆژانە سودمەند نابێت. بۆیە بەڕاستی ئەو ڕۆژانە زۆر گەورن بەڕێزان، با هەوڵ دەین چاکتر و باشتر کار و کردەوەی چاکیان تێدا بکەین، هەرچی کە پێمان دەکرێت بگەڕینەوە بۆ لای خوای پەروەردگار، چونکە خوای گەورە لە هەموو گوناه و تاوانەکانی ئینسان خۆش دەبێت. خوای پەروەردگار هەموو کاتێک دەرگای کراوەیە بۆ بەندەکانی، کێ وەکو خوای پەروەردگار بەڕەحمە ولله المەثل الأعلى. خوای پەروەردگار هەموو کاتێک دەرگای ڕەحمەت و لێخۆشبوونی کراوەیە بۆ بەندەکانی، بۆ ئەوەی کە ئێمە ڕووی تێ بکەین. ئەوەتە لە فەرمایشتی قودسیدا پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان باز دەکات کە خوای پەروەردگار دەفەرمێ یا ابن ئادەم، ئەینەوەی ئادەم بزانە کە لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك ولا أبالي. ئەگەر گوناهەکانت ئەوەندە زۆر بن بگاتە هەورەکان، یاخود گوناهەکانت ئەوەندە زۆر بن پڕی زەوی بن، یاخود ئەوەی کە چاو دەیبینی هەندە گوناه و تاوانت زۆر بێت، بەڵام بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار و داوای لێبوردن لە خوای گەورە بکەی، خوای پەروەردگار لێت خۆش دەبێت. دەی چ عەفوێک لەوە گەورەتر هەیە، چ عەفواتێک لەوە گەورەتر هەیە، چ ڕەحمەتێک لەوە گەورەتر هەیە. بەڕێزان با بگەڕینەوە لای خوای پەروەردگار، بە ئەو ساتە پیرۆزانە لە دەست نەدەین. خوای پەروەردگار پەیاممان ئاراستە دەکات بۆ ئەوەی کە لێمان خۆش بێت. یا ربی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی لێمان خۆش بێ. یا ربی خوایە ئێمەش یەکێک بین لەو کەسانی کە لەو دە ڕۆژانەدا لێمان خۆش دەبێ و قەڵەمی عەفو دێنی بەسەر گوناه و تاوانەکانماندا. یا ربی خوایە گیان حەجی حاجیەکانمان قبوڵ کەی. یا ربی خوای گیان هەر کەسێکیش کە حەجی نەکردووە و ئارەزومەندی ئەو ڕوکنە پیرۆزە و ماڵی خوای پەروەردگارە، یا ربی خوای گیان حەجی ماڵی خۆشت بکەی بە قسمەتی ئێمە و بە قسمەتی هەموو مسلمانان. یا ربی خوای پەروەردگار هیدایەتمان دەی، خوایە لەسەر ئیمان و ئیسلامەتی بمان ژیێنی، خوایە لەسەر ئیمان و ئیسلامەتی بمان مرێنی، خوایە دامەزراومان کەی لەسەر ئەو ڕێگا ڕاستە هەتاوەکو دەگەینەوە خزمەتی تۆ. یا ربی خوایە گیان عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی، لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر پارێزراومان کەی، هەمومان لە بەهەشتی پار و بەرینی خۆتدا لقال رسول الله صلى الله عليه وسلم كوبكيوا. آمين. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.